ئەوەی لێ خواردبی پارەی هەبی پارە وازدانی لە کڕینەکەی بەخوا من تقریبن دۆنمونیوێک کردو بووم بە برنجی کوردی شەشمانجی ئەچینم لەگەر سەدری کوردیەکەش خۆی معروف بە ناوبانگە خاستن جۆگەی سارداوی حەیدەریانیان پێ ئەرن ئاوێکی سازگارە هەتا دێتە ناو برنجەکە برنجێکی زۆر خۆشی شیرین هەیە ئەوەی لێ خواردبی پارەی هەبی پارە وازدانی لە کڕینەکەی فەقیریش پێی ناکرێت یان تەبعاً برنجی ئێرە فەرقی هەیە دەگەی هەموو جێیەکی جیاوازەکەی تامەکەی خۆشترە و بەتامترە کو تێر ئاوترە و ئاوکەی سازگارە و خۆشە و بەناوبانگە یعنی هەڵنکۆنیە برنجی باتاسێ وەخوا لە سلێمانێ لە بەغدایە لە کەرکووشێ لە هەولێرێ هەمووی نقەنەقەکان دێن ئەیکڕن بە پارێشی باشش ئەمەش خۆ ناچین بە پارێکی باش برێنەوە دەورەمەدا ئەمە سعری عەزەکەی چ فەقیرەک بێ چ دەورۆنگی ئەگەر هەمان بوو یەک سعرە ئەمساڵ ئەو برنجە کردوتانە بەراورد بە ساڵی ڕابردوو بەراورد بە 2 ساڵ پێش ئێستا بەرهەمەکەی زیاتر ئەمساڵ بەخوای کاکە ئەمساڵ بەرهەمەکەی باش بوو لە بیدایەتەوە پار و پێرا 2 سارە برنج هات بێتە بەرهەم ئاوەکەی نما برنجەکەمان لە هیچ بوو بەس ئەو سارە ئاوەش ئەلحەمدولیلا خوا ڕحمی پێکردنی ئاوەکی زۆرە بوو بەو ئاخرەی خوا بایەکی نار بایەکی زۆر بەخوت ئەوەی لە پێوە بوو تقریبا 2 بەشی کەتە بنی ئەوەی کەتە خوارێش تەبعاً هێشتا وەختی ما بوو ئاوی لەسە بوو بنەکەی ڕزی بوو ئەو دەێسەوە دەڕاستە لەسەرە خوا چەندی کرد یە قسمەت بزانین کووەبی.